شاهین حەمەڕەزا جگری پارێزگاری هەڵەبجە زانیاری هەیە کە کاندید بێت بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری هەڵەبجە، ئەوەش لە چوارچێوەی ئاڵوگۆڕی پۆستەکانە لە نێوانی کێتی و بزوتنەوەی گۆڕان. کەم دیارە ئێمە ڕێککەوتنێک لە نێوانی کێتی نیشتمانی و بزوتنەوەی گۆڕان هەبوو لە ساڵی 2014 بۆ دانانی پۆستەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە. ئەو ڕێککەوتنە پێشتر کراوە هەندێک گۆڕانکاری کراوە، بەڵام ئێستا هیچ شتێکی تازە نێجگەل لە چەند کۆبوونەوەی ئەنجام دەرەوە، بەڵام تا ئەم دقەیە هیچ شتێک نییە. نەخێر هیچم پێ نەودراوە، چونکە ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان خۆی ئەگەر حاڵتێکی وا بێتە پێشەوە خۆی بڕیارەداکێ بێتە پارێزگاری هەڵەبجە. دەنگۆکان بۆ ئاڵوگۆڕی پۆستە ئیدارەکانی پارێزگای هەڵەبجە و سلێمانی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی تا دێت گەرمتر دەبێت. هەردوو لایەنەکە قسە بۆ پەیام دەکەن و دوایین پێشاتەکان لەو بارەوە دەخەنە ڕوو. یەکێتی دەڵێت لەسەر پاکێجی ڕێکوتنی نێوان هەردوو لە ئاڵوگۆڕەکان دەکرێت و بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت کۆبوونەوەکانیان بەردەوامن و تەنیا قسە کراوە و وادەی دەست بەکاربوونی پارێزگارەکەیان دیار نییە. لە ڕاستی وایە یعنی ئێستا قایمقامی مرکزی هەڵەبجە لای ئێمە وایە، ینی بە پێ ڕێکەوتنەکە وابوو کە کاتی ئێمە پارێزگار لای برادرانی یەکێتی بێ قایمقامی مرکز لای ئێمە بێ، بەڵام ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە، ینی بەداخەوانی دوایەوە کە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاکان کرا پارێزگاری سلێمانی بۆ درا بە گۆڕان و ئەمەی هەڵەبجە درا بە یەکێتی، بەڵام گۆڕانکاری لە قایمقام و لە ئەوانە نەکرا. بۆ خۆتەزانانی ئەمە چەندمانە کە جێگری پارێزگاریشمان وەرگرتووە، وایە هەر لەگەڵ دانانی پارێزگاری نوێی بۆ هەڵەبجە وایە ئەمە جێگەرکیشمان وەرگرتایە، یعنی چەندمانە کە وەرمانگرتووە، بۆیە ئەو ڕێکەوتنەوە خۆی جێبەجێ ناکرێ، ینی کێشەکە لەوایە ئێمە هەموو کورد هەروایین ڕێکەوتنەکەین واژۆیەکەین، بەڵام دوایی جێبەجێ ناکەین. وادە وەکو وادەنێ، بەڵام ێستا برادرانی بزوتنەوەی گۆڕان ئێمە سەردان هەیە لە بینمانە و هەموو لایەنەکان لە هەڵەبجە وەکو مەڵبەند سەردان هێمان کردووە بە سوپاس و هەمووشیان هاتوون بۆ لامان. لە دانیشتنەکانە کە دانیشتی فەرمینە بۆ تەنها سەردان و ئەوانە بووە، باس دیان لەوە کردو برادرانی گۆڕان کە خۆشحاڵە بنیان زیاتر بە بڵین داوای ئەگەر بابڵین بەڕێبەراتی کە کرایەوە لەم شارەکە ئەمە زین هەڵەبجە ئیستیحداسی کۆمەڵی داوایری زۆری ماوە کە بکرێ بۆی هەنگاوەکانی پارێزگابوون لە ڕووی ئیداری وە زیاتر بڵین تەواو بێتەوە موحدە ئیدارەکانی بۆ دروست بکرێ. داوا ئەکەن پیانوتوین بە ئاشکرانیان شادوتوانە پێمان خۆشە پشکی کەمانە بێواتە ئەگەر پۆستی کە بوو لە بەڕێوەبەر لە هەرچی بەشی برادرانی بزوتنەوەی گۆڕان بدرێ. گەرچی یەکێتی و گۆڕان لە ساڵی 2014 ڕێکەوتنی بەڕێوەبردنی حکوومەتی خۆجێی سلێمانی هەڵەبجان واژۆ کردووە، بەڵام یەکتر تۆمەتبار دەکەن لەوەی پابەندی ڕێکەوتنەکە نەبوون وەک خۆی جێبەجێ نەکراوە. بە پێ ڕێکەوتنەکەی نێوانیان پارێزگاری هەڵەبجە و سلێمانیەکیان بۆ گۆڕان و یەکیان بۆ یەکێتی دەبێت، بەڵام چاودێرانی سیاسی دەڵێن ڕێکەوتنەکەی نێوان ئەو دوو لایەنە جۆرێک هەڵپەسێدرا و لە ئاستی باڵا کۆبوونەوە دەکرێت بۆ ئاڵوگۆڕی پۆستەکان و ئەوەش تەنیا لە چوارچێوەی قسەدا ماوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.